مردووە ئێستا زینووی بکەرەوە بڵێ مردن چۆنە قیامەتی خۆت بدا واللهی ئێمە تەحەمولی مارودە کوشک ناکەین تخواوەرن بۆ مزگە براشینەکانم واللهی خۆشتانم ئێوە هیچ ئیشێکم بە ئێوە نییە تخواوەرن بۆ مزگە لەو کەسە بگە کە مردووە ئەو دا دەزانی مردن چۆنە بۆیە دەفەرمی ئەگەر بزانی مردن چۆنە تعریفی ئەگەر لە مردن تێبگەی مردن ببینی واللهی سوێن بەخوا خەوت نامێنێت خەوت دەفڕێ و نامێنێت سوێن بەخوا ئەگەر بەڕاستی بزانی مردن چۆنە عەقڵ لەدەست ئەدەی ئەمەندە قورس و گرانە لاتان شتێکی ئاسایی نەبێ مردن بەڕاستی شتێکی قورس و گرانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرمەرگا دەیفەرموو لا إله إلا الله إن للموت سكرات لا إله إلا الله مردن چەند ناخۆشە چەند قورسە چەند گرانە ئێمە چی بڵێ خۆشەویستان لەبەرەوە خواتان لەبیر نەچێ خۆشەویستان بە تاک و تەنها بیپەرستن عیبادەتی بە تەنها بۆ بکەن چونکە ئەو خوای پەروەردگارە تەنها مانگی ڕەمەزان عیبادەت لەسەریەوە فەرز نەکردووە دوای مانگی ڕەمەزانیش مزگەوتەکانی خوای پەروەردگار ئاودان کەنەوە چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە بێ بۆ مزگەوت میوانی خوایە هەر کەسێکیش میوانی خوا بێ خوای گەورە ڕێزی لێ